مانگی ئەو شەوی من لە شەوانی تر ناچێ هەرچەندەکەم یادی تۆ لە خەیاڵم دەرناچێ سینەم سوتاوە هەندەی مەی و بادەی پێداچێ دوو کەڵی جگارەکەم لەسەر سەرم لا ناچێ ئەوەندەم خەم خواردووە وەختە ژیانم تێداچێ سەیرا و هەموو خەمە هەر لە تۆم لەبیر ناچێ پێی بڵێن دووریەکەیە و داخە لە دڵم دەرناچێ ئاهی سووتانی دڵم دەرناچێ لە سیرات ئاهی سووتانی دڵم لە سیڕاتێ دەرناچێ سکاڵام لای خوددا کرد پێی بڵێم بۆچیە دەچێ ئاهی ناڵە و دڵی من ئایچیت بەسەر دێکچێ ئاهوناهەی دڵی من ئایچیت بەسەر دێکچێ دەخۆم بە خودا و ئەسحابە و پێغەمبەرم هەر ئەبێ هەڵی ڕێژم چی هەبێ لە نەزەرم عەزەکەم داخی دڵم هەر ڕێژم بەبێ شەرم بزانن کەوا ئەمن چەندە دڵ پڕ کەسەرم ئەو هەم لێ هاتووە بەخوا بترسێم لە سێبەرم لە ماڵێ بێمە دەرێ تووشی هێزار جێ سەرم ئەگەر دۆستی خۆمە بێ شەیتان نابە زەفەرم محەممەد هەر دۆستی خۆ من حەز دەکەن بە زەرەرم ئیتر تۆ بەجێم نیەڵە لەم زروف و زەمانە وامەکە نەیارانم لێم بدەن تیروتانە دکتۆری دەردم وەران دڵی من سەرگەردانە ئەمما هەنگەم بۆ ساز کرد بووە محەممەد سیانە لەگەڵ حەمدی ڕەمەزان لەو هەفتەی بێتر ژیانە عەفلێکی وات بۆ دەکەین نەبی لەم کوردستانە